کەپر و شوێنی کاسبکارانی دامێنی چیای گۆیژەیە کە تێک دەدرێت وەک خاوەنەکانیان باسی دەکەن بێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تیمەکانی شارەوانی شوێنی کارەکانیان دەڕوخێن و نایەڵن کاری تێدا بکەن. هاتوون بژێوی بۆ نمونە 2-3 ماڵی لەسەر و کرێ چین و ژیانمان لەسەر ئەمەیە ئەمە خەڵگەڵێ ئەنفال. من لە کابرایەکی گەرمیانی پرسی وتم چەند کەرت ماڵە ڕووخاوتی یەکەڕەت بەڵام من 3 کەرە لێرە ماڵم ڕووخاوە. شتەکانیان نەمی تێگاوە بەسەرێکا ئەلە کابینە دانێنێ کابینەچی بۆ شارەوانی ئاچی بۆ شارەوانی لە شارەوانی جواب بنیانەوە ئاچی بۆ گەشت و گوزار جواب بنیانەوە تا کەس نازانێ ڕووگەی دەکوێت. بەشێک لە کاسبکاران ماوەی 11 ساڵە لەو شوێنەدا کار دەکەن کە دۆڵە میران و سەرچیای گۆیژەیە. تێکدانی شوێنی کارەکانیان دەگەڕێنەوە بۆ ئەوەی تەواوی ئەو شوێنانە دراوە بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت کە کابینەی تێدا دابنێت و بەکرێی بدات. سێ دەسەکاتەوە تێگەی یانی بە ناڕاستەخۆری کۆمپانیایە بی شوێنیان ناوتێت لە سلێمانی ئەوە تا شوێنەکەی خۆی ناڕوخێنن تێگەی لەبەرەوەی جەماعەتی خۆیانە نایڕوخێنن بەس سێ دەست یانی ئەگەر ملیۆنێ پایاگەیتەوە 500,000 وەڵی حکومەتە من حەقم نییە 500,000 کەشیگامێنەوە 250,000 250 بۆ ئەوە کە شەریکە لەگەڵ تا 250 بۆ ئەو گەنجەیەکە لەگەڵ یایشەکە. بەشی زیادەڕۆیی لە شارەوانی سلێمانی پێشڕاستی ئەوە دەکاتەوە هۆکاری تێکدانی ئەو شوێنانە پەیوەندی بەوە هەیە کە گەشت و گوزاری سلێمانی بڕیاری داوە ئەو شوێنانە لە ڕێگەی وەبەرهێنانەوە بدرێت بەکرێ. ئەم پرۆسیە ڕوبەڕووی وەبەرهێنان کراوەوە لە ڕێی وەبەرهێنانەوە کراوە دراوە بە کۆمپانیایەک و کۆمپانیاکە و کۆشکانە بەپی ڕەزامەنی شارەوانی نقطەکانیان بۆ تهدید دەکات شارەوانی بۆیان تهدید دەکات نقطەکان بۆ ئەو کۆمپانیایە شارەوانی بە زەوی لەسەر لە ڕێی ئەو کۆمپانیاوانە بۆیان تهدید دەکرێت. بەشێک لە هاوڵاتیان ڕایان وایە دیاردەی زیادەڕۆیی بۆ سەر ملک و ماڵی گشتی تەنها هاوڵاتیان ئەنجامی نادەن بەڵکو حیزبە دەسەڵاتدارەکان و بەرپرسە ئەمنی و سەربازی و سیاسیەکانیش زیادەڕۆی دەکەنە سەر مڵکی گشتی بەڵام هیچ دەسەڵاتێک نییە لە زیادەڕۆیی ڕایان بگرێت یان لێپێچینەوەیان لەگەڵ بکات. ئیحسان سابیر NRT سلێمانی.